سڵاوی مەحەمەدنووریتان لێبێ. شەڕێک ئێخەی کوردستانی گرتووە. ئایا ناکۆچی هێزە سیاسیەکان قوڵتر و تونتر دەکاتەوە یاخود پەیوەندیەکان و هەمەئانگیەکانی نێوان هێزە سیاسیەکان زیاتر دەکات؟ ئەوە چی ڕوویدا لە شەنگال و زومار و پێشتریش لە چەند ناوچەیەکی جەلەولا؟ بێپلانی یەکێتی و پارتی و ئەو هێزانەی هەیەە بۆیە داعش توانی بە ئاسانی ئەو شوێنانە بگرێت، یان هەڵەیەکی عەسکەری بوو یان تاکتیکێکی کوردی بوو. پارتی توانای مقاومەی نەبوو شەنگال و زوماری هەرزوو تەسلیم کرد. نەخشەیەکی سیاسی هەبوو بۆ ئەوەی لە ڕێەوە ڕۆژئاوای کوردستان کۆنتڕۆڵ بکە. ئەمە قسەی ڕۆژنامەنووسیەکە. کادرێکی پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێت هەموو ئەو قسانە بێبنەمان بەرامبەر پارتی دەکرێت. پارتی لە هەوڵی ئەوەدایە کوردستان بەرەو دەوڵەت بوون هەنگاو بنێ. ئەو سیناریۆیانەی لە شەنگال و زومار ڕوویاندا لە جەلەولاش دووبارە بوونەوە بۆ تەرکیزی ناخرێتە سەر. ڕۆژنامەنووسێکیش لە گۆشەکەی خۆیدا ڕەخنە لە هەردوو لا دەگرێ و دەڵێت یەکێتی و پارتی شەڕی دەرونی بەرامبەر یەک دەکەن لە کاتێکە هەڕەشە بۆ سەر کووردا. اینجا چ زومار بێ یاخود جەلەولا؟ چی ڕوویدا لە شەنگال و زومار؟ شکستێکی کوردی بوو بە ئینزای پارتی یان ئەمانە بوختانن بۆ هێزێکی سیاسی وەکو پارتی دیموکراتی کوردستان دەکرێت؟ بۆچی ئەوەندەی باز لە هێزی یەکێتی و هێزی پارتی و هێزی فڵانە کاک و هێزی فڵانە کاک دەکرێت بۆ باز لە مەنزومەی بەرگری کوردی ناکرێت کە خۆی لە وەزارەتی پێشمەرگەدا دەبینێتەوە؟ نووسەرێک دەپرسێ دەسەڵاتدارانی کورد بە تایبەتی هەردوو حیزبەکە تا ئێستا نەیانتوانی مەنزومەیەکی بە هێزی بەرگری دروست بکەن کە خۆی لە وەزارەتی پێشمەرگەدا ببینێتەوە. میوانە پارتەکەی کە لەم بەرنمەیەدا ئامادەیە ئەردەڵان ئەحمەد دەڵێت لە جەنگدا ئەنجام گرنگە، پارتی ناسنامەی تۆخی نەتەوەیە. لە بەرامبەردا نووسەرەکەی کە لەم بەرنمەیەدا ئامادەیە مستەفا حەسەن گەورە دەڵێت شەنگال سیوێکی ئابێکی تر بوو. گفتوگۆیەکی گەرم لە نێوان مستەفا حەسەن گەورە ڕۆژنامەنووس و هەروە ئەردەڵان ئەحمەد کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. سوپاسانەکەی. سەرەتا کاک مستەفا گەرە و پرسیار لە بەڕێزەکەم، ئەم جوملە گەورەیە، ئەم جوملە قەبەیە، شەنگال سیوێکی ئابێکی تر بوو، لە چێوە هاتووە؟ لە داخ لە دڵی ڕۆژنامەنووسێکەوە چەنگرتەیەکە دیوە لە تەلەڤیزیۆنەکان یاخو بەڵگە و ئەدیلە و پێ کە پێ دوایە ئەمە بۆ خۆی بریتە لە خیانەت وەکو خۆت دەڵێ؟ سەرەتا سوپاس بۆ بەرنامەیە. من هیچ عقدێکی شخصی منیە، هیچ شتێکی تەسیری تێ نەکردوم کە ئەمە ئەم جملەیە بڵێم، بەڵکو ئەمە ئەم کارە ساتە مێژووی و مرۆیە گەورەیە کە لە شەنگال چەند ڕۆژە ڕووەدا و ئێستا بەردەوامە پاڵی پێوە نام کە ئەمەکەم فعلا خۆ سیوێکی ئاب لە ئابا ڕووداوە، ئەمەشە لە ئابا سیوێکی ئاب لەوانەیە پارتی کۆمەڵی مبردی هەبێت شەڕی یەکێتی و پارتی بووە کۆمەڵی شتەوە، بەڵام ئەم شکستە گەورەیە کە زۆر جا بە تاکتیک ناوی دەبن یاخو بە پاشەکشە ناوی دەبن کە زۆر جا ئێستا هەندێکی خیانەت ناوی دەبن کە تا ئێستا زوێ ئێمە لەسەرەوە کۆکنی لەسەرەوە لەبەرەوەی نازانین نەتیجەکان بەڵەوەکوێچن، بەڵام ئەم پاشەکشە گەورەیەی لە خلالی 24 ساعاتە کراوە لە شارێکی 400,000 نەفەری کە لە هێزێکی بەرامبەر وەکو داعش ئەمڕۆ کۆمەڵی ڤیدیۆ پێشکەش کراوە، یەک تەقەیتیان نەکراوە، یەک فیشک نەتەقی بە سایارەکانی داعش دێن بە کۆمەڵی سایارە وەکو بچن بۆ سەیران. ڕاستە لە بەرپرسە چێ تەقەی نەکردووە؟ بەرپرسەکان بەرپرسی یەکەم من 21 ناوم لایە هەموو بەرپرسی پارتی و هەمووی ڕوتبەی لیوا و میوا و نازانم تا ئاخیران هەیە. دوو حاڵەت هەیە، یا ئەوە تا سەکەدایەتی سیاسی پارتی ئەمە لەژێر فشاری تورکیا یا کوڕێکەوتنێکە لەگەڵ داعش بۆ زەربەلێدان لە ڕۆژاوای کوردستان، یاخود ئەوە تا خەتایەکە دەکەوێتە ئەستۆی برادرانی پارتی، برادرانی بەرپرسەکانی پارتی. ئەگە برادرانی پرسەکانی پارتین مەسعود بارزانی خۆی یەکەم ڕۆژ ڕاگەیاند دەڵێ کەم تەرخەمی بووە و دادگای ئەو کەسان دەکەن کە تەرخەم. ئەگەر مەسعود بارزانی ئەم قسەی بکاتە کردار بە فعلی دادگایان بکە لێ پرسیوان لەگەڵ بکرێ، ئەو کاتی ئێمە قسەیەکی کەمان دەبێت لەسەر ئەم بارودۆخی کاتوە، بەڵام لەگەڵ هەموو ئەوەشدا تاوانێکە دەرحەق بە خەڵکی ئەوراوە. ئێستا من ئامارێکم تاوانەکەی کردووە، تاوانەکە داعش کردوویەتی، بەڵام کێ بەرپرسە لە تاوانەکە؟ پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەیەک. ئەگەر یەمەسەر ئەو خاڵانی لاتە بەرپرسایەتی سەرشی بەر پارتی دەکەوێت، پارتی مقاومەی نەکردووە، سەرکردەکانی پارتی مقاومەیان نەکردووە، قسەکانی کاک مستەفا حەسەن گەورە بە زەقی دیارە.
سوورە لەسەر ئەو جملەی خۆشی. زۆر سپاس بۆ جەنابتان. پێم خۆشە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاری و پێشمەرگانە دابنێنم کە لە بەرەکانی جەنگ شەید بوون و هاوخەم و هەواڵوێستی لەگەڵیان. هەر لە ئەو دروشمەی کە برای بەڕێزم کاک مستەفا بەرزی کردوێتەوە ڕاستەوخۆ لە دووەم جملەی قسەکانی دژی یاخۆی پێچەوانی ئەو جملە قسەی کرد کە باسەوەی کرد کە شنگال خیانەتێکی تر بوو و لە جملەکانێک کە ئێستا فەرمووی وتی جارە زۆر بۆی بڵێن ئەمە خیانەت بوو. جارێ ئەمە هەر لە سەرەتاوە بەڕێزە تووشی بەریەکەوتنی بوو لەگەڵ مەجال لە من هەمیشە زۆر احترامی برادر ئەو کەسانەکەم لە بەرنامە تەمە ناکەم نەمخەیتە دۆخێکەوە ناچار بم ئەمە یەک سەبارەت بە ئەو جملە سواوانەی کە بەردەوام فڕێ درێ مەسیوێکی ئابوو ینی ئەمە هەندێک ڕۆژنامە نووسمانەیە ئیتر چوزانم چونە دە سەنگەری دژە پارتیەوە ینی ئەو پارتی ئەم کوردستانم کاتە بەهشت ئەوان هەروە بیرەکەنەوە بۆ چکە من لە عقلیەتیان ڕەجی داکتاوە بڕیاریان داوە هەتا ئەو لەحزەیە کە کفنی سپیەکرێتە بریان ژاتی هۆکارەکەی چییە بنەواڵی بارزانانی بکەن لەبەر ئەمانە کۆمەڵێک حرمەتمەیە کۆمەڵێک کەسن تا ئێستا یەکیان نەکردو بە دوو بۆ کورد بەڵام چاویان بۆ دەستکەوتانە هەڵنایە کە لەسەر دەستی سەرکردایەتی سیاسی کورد بەگشتی وە سەرکردایەتی سیاسی پارتی هاتۆتە بەرهەم. سەبارەت بەوەی کە مثلەن برای بەڕێز ماڵێ شەڕ نەکراوە هەموو بەرەکان وەک چۆن مڵی ڕایان کردو کە شەڕی نەکردو لە کاتێک هەمومان وزارین لە سایت و تەلەڤیزیۆنەکان ئەو پێشمەرگانی کە شەهید بوون کە سوکاریان یعنی چی جوابی کە سوکاریانێنەوە کە ژمارەیەک پێشمەرگە لێوێ شەهید بوون و هەزاران پێشمەرگە لێ بوون. دواتر مەسەلەی شنگار و مەسەلەی کشانەوە هێزەکانی پێشمەرگە ئەمە من پێم وانیە کشانەوە بێ من پێم وانیە ئەکرێ شکستێکی جوزئی بێ چکە ئێمە زانین سەری ناوچەی جوگرافی شنگار بکەین تۆ بۆ نردنی هێزی پشتیوانی ئەو شکستێکی جوزئیە دوو شاری لە شەڕدای شنگال و زوماڵ سێ شار بەڵێ تۆ لە شەڕدایەوە هێزێگا تۆ داگیری تۆنەکان ئەگەر ئیجازە بێ قسەکان تەواوکەم شنگال لە ناوچەیەکە هەمومان نەزانین بە درێژایەکی زۆر ئەو سنوور جوگرافیە شنگال دابراوە لە زۆرێک لە ناوچە کوردیەکانەوە بە سەدان گوندی عەرەب لە بینی شنگال و ئەو ناوچە تەسلیمکردنەوە نەبوو خیانەت نەبوو یان بۆ چوونی ڕۆژنامە نووسەکە بکەینەوە پرسیار دەڵێت بۆ ئەوەی نەخشەیەک بوو خطەیەکی سیاسی بوو بەرامبەر کوردستانی ڕۆژاوە شتیوانە بوو ئەزانین چۆن ئێمە ئەگەر بێنە سەر شێوازی مامەڵەکردنی سەرکردایەتی سیاسی کورد لەلایەک وە پارتی دیموکراتی کوردستان لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆژاوای کوردستان ئەبینین کە ئەگەر هاوکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان نەبوونایە و یەخستنی هێزەکان و بەداخەوە دواتر هەڵگەڕانەوەی هێزێکی سیاسی لە ئیتفاقی هەولێر بۆ شەرمنانە دیفاع لە حیزبەکەی خۆ دەکەی کە پارتیە ئەو دەڵێت کاگەر دەڵێن پرسیارەکەەوە ئەوڵێ خیانەت بوو ئەڵێ تەسلیم کرا یعنی ئەمە قسەکانی کاک مستەفایە بە زەقی سوورە لەسەری وەڵام بۆ قسانە ینی ئێوە یەکتان نەکردووە بە دوو کۆمەڵی ڕۆژنامە نووسن لە بەردەمی لەگەڵ ئەم یەکدوی کاتێک من پێشمەرگەم لە لە هەشتاکان پێشمەرگانی پارتی لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان ڕێفەقیرەکانە سەرکردایەتی پارتی لە کەرەج بوو لە هەفتاونەوە کوردانی ڕۆژ ئاڵاتیان دەکوشت لە خەڵکیان ئەنفال دەکرد ئەو کاتە من پێشمەرگەم ئەو کاتە من دووبرام شەهید وە کە پێشمەرگانی پارتین لەسەر سنوورەکانی قەندیلی شەوە ئەمە مێژووی بنەماڵی بارزانانی و پارتیشە بەیەکش بڵم لەسەرەوەی کە من دەڵم ئەڵێم خیانەتە بەڵام ئەڵێم جارێ دەرنەکەوتووە ئایا سەرکردایەتی سیاسی پارتی بەرپرسیارەیان ئەو بەرسانە دەنا من ئەڵێم ئەو کارەساتی ڕووی داوە هیچی لە سوێ کەمتر نییە ئەزانی ئەگەر بە نیشانەگرتنی پارتی ینی ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە لەبەر ئێمە وەزارەتی پێشمەرگەمانەیە وەزارەتی پێشمەرگە بەرپرسە لە زوڵاندنی ئاخر ئەو وەزارەتی کە ئەو هەموو هێزا و هەفتاوەزانین چۆنە ئەم مامەڵەی ئێوە لەگەڵ داون دەستگا حکومیەکانی هەرێمی کوردستان ئەم قسەی تۆ چی جیاوازیە لەگەڵ قسەکانی مالیشی کە ئامادەنیە قسە لەسەر پێشمەرگە بکە ینی ئێوە ئیمانتان بە هیچ نێ بەس ئێوە ڕاستەکەن دواتر مەسەلەی بەڕێزم کاگاریەرچین لەم کەناڵەوە زۆر جوان وەڵامی و کەزانی داەوە من نامەوێت جارێکە بچینە سەرەوە جوابی دانەوە جوابەکەشی ئەوەندە کاریگەریە بوو بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چه فەوزایەکیان بەرامبەر ئاریارسین کرد چەکی لە خۆی بەس بودیژی خەڵکی سلێمانی سلێمانی بۆ دژی سلێمانی تەقەیەکرا بوو لە بەردەم لەقی خۆشتان کردبوون تەقەکەتە ئەوە ئارێزینەکە ئەمە قسەیە تۆڕە کۆمەڵایەتەکان لە پێشامان کاکە خۆی ئینتەرنێت ڕۆناکە نووسێکە
سەر و ڕیشی لە ڕووکانی ڕۆژنامەنووسیا سپی کردووە بەشانازی بەبێ ئەوەی بەڵگەی لابێ بەبێ ئەوەی بەڵگەی لابێڵێ چ ئەقڵێتێکە خەڵک پێی وابێ خەڵک بێ بارەگای خۆی باتە بەر فیشەکە ینی بەڕاستی ئەم قسانە یەک وەڵامی بچوو بۆ جەنابەت ئەم جەماوەری کوردستان زۆرینەی جەماوەری کوردستان لە نزیکەی لە سایاچلی دەنگی بە پارتی ئەگەر سیاسەتی پارتی دروست نەبێ ئەگەر بەرهەم و دەستکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرهەمدار و پڕمانە و بەهێز نەبن خەڵکی نایە متمانەی خۆی بداتە پارتی ئەگەر پارتی تەزویر نەکە لە هەڵبژاردنەکانە ئەگەر پارتی پارە نەبەخشێتەوە ئەگەر پارتی خەڵک نەکڕێ ئەگەر پارتی بادینان پاوە نەکە پارتی لەگەڵ حیزبێکی وەکو حیزبی سۆشیالیستی بکە دەیدۆڕێن یەکشت بە برای خۆم بڵێم یەکشت بە برای خۆم بڵێم ئێمە زۆرێک لە کادرانی پارتی کە لەسەر شاشەکەمان ئەمان بینن و بەرگری لە پارتیەکەین و پێمان وایە بەرگری لە کوردایەتیەکەین ئەم قسانەی جەنابتان پارتی پێشمەرگەی هەبووە بە جیرفانی بەتاڵ شەید بووە پارتی حەمە گوڵپیە بووە لەسەر کوردی زەڵم بە شمشێرەکەی چوەتە سەر پێشمەرگانە من لەگەڵ سیاسەتی پارتیم لەگەڵ سەکرتێری پارتی قساکەم لەگەڵ پێشمەرگەیەکم کە ئەوڕۆ لە زومار شەید بووە لە شەید دەبێت من سەی ڕێز نانێزانین چۆن ئەم قسە لۆژیکی تیانی تۆپتێ هێزی پێشمەرگەکان ئێمە شانازی زۆر گەورە بە سەرکردایەکەمانەوەکەین ئەو شانازیە ئەگەر بینە سەر ئەو ڕووداوانەی ڕوویان داوە لەم کوردستانە کاک ئەردەڵان سیارەکە ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان فترەیەکی زۆرە باسی لە دەوڵەتی کوردی و ڕاگەاندنی دەوڵەت و هەنگاونان بەرەو دەوڵەت یەکێک لە ڕۆژنامەنووسەکان لە پەیجەکەی خۆیان لە فەیسبووکان نووسێتی شنگال 3188 هزار کیلومتر چوارگۆشێ 400,000 کەسی تاژی دەڵێ پارتی نەیتوانی بەرگری لەو ژمارەکەمەی خەڵک بکە چۆن نەتوانێت ئەگەر بەیانی ئەم وەهمە ئەم حکایەتی کە ناوی دەوڵەتی کوردی ڕابگەێنێ چۆن نەتوانێت بەرگری لە دەوڵەتبوونی کوردی بکە هەرگیز پارتی نەیوتۆ بەتەنیا من دەوڵەتی کوردی ڕاگەێنم مەسعود بارزانی سەرۆکی یاریمی کوردستانە عەزیزەکەم ئێوە شتەکان لەو گۆشە بچووکەوە سەری بابەتەکانەکان کە خۆدانێنن بۆچی ئاگایلێنی عەزیزەکەم لە هەفتەی جارێک بەلای کەمەوە ڕایۆژ لەگەڵ جەنابی گاگنەوشیروان کراوە ینی ئێوە ئەمەندە بێخەبەرن لە وەسەی زۆر بێخەبەرین بەڵێ ئەزانین پێی لەگەڵەکەی ئەوە شەزانین بەرحاڵ مەبەستمەوە یانی ئێوە شتەکان بچووکەکەنەوە پارتی دیموکراتی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان نەیوتۆ خۆم بەتەنیا دێم دەوڵەتی کوردی ڕاگەێنم بەڵام شانازیە بۆ پارتی بە ئەندازەی ئەو قورسایی کە هەیەی بۆ پارتی توانیویەتی ئەمەی ڕوویدا لە شەنگا چی ڕوویدا لەو شوێنە من پێم وتی ئەمە شکستێکی جوزئیە ئێمە لە ئەگەر ئەم شکستاخێتە سەر شانی پارتی ئەو ڕۆکە پێشمەرگەکان چوونەتە ناو مووسڵ و گەڕەکانی مووسڵ ئازاد دەکەن ئەو شانازیەش بەتەنیا بە پارتی دەبڕێت باش زۆر چاکە لەبەرەوە ناکرێ ئێمە شتێکی تر ئەگەر مەجالم بە مستەفا باسی ئەوەی کردوتی پێم وایە ڕێکەوتنێکە بێ لەگەڵ داعش ئەم قسەیە قسەیەکی زۆر نالۆژیکیە لەبەرەوەی کاتێک ئێوە سەرەتا کاتێک داعش لەگەڵ لەبەرەکانی مووسڵ کەمتر شەڕێ کرد یان و ئەمە پارتی لەگەڵ داعش ڕێکەوتنێکی کردو بەڵام ئێستا دێ داعش پەلاماری ئەو ناوچانەیە کە زۆرترین پێشمەرگەی پارتی لێ ئەگەرنا پێشمەرگەی لایەنەکە ئەو کاتە دیسانەوە دێ دووالیزمەیە کە بەڕاستی ئەم برادرانە تووشیان بووە و تووشی جۆرێک لە نەخۆشی بوون نازانن چۆن خۆیان لە حقوقەی ڕق بەرامبەر ئەو حقوقەی بەرامبەر مستەفا حەسەن گەورە تووشی نەخۆشی بووە بەرامبەر نەزەڕەی موامەرەیە چی ینی ئێوە مجموعەیە خەڵکن مجموعەیە نووسەر و ڕۆژنامەز بەردەوام هەڵگری نەزەڕی موامەرن لە پشتیەوە ئەمە بووە هێزێک هەیە ناوی هێزێکی سیاسی ناوی پارتی دیموکراتی کوردستانە شارێک لە بندەسی خۆیەتی چۆن ئامادەیە بەم شێوەیە یعنی پێشمەرگە زەحیەی بۆیاوە ئەمەی کە تۆ ئێڵەی بێجگەل لە نظڕی موامەرە و بێجگەل لە حەق دێ بەرامبەر پارتی هیچی کە نییە یعنی بەڵگە و ئەدی لەو دیکۆمنتێک نییە کە ئیسپاتی کا بەڵێ ئەمەی کە ڕوویدا خیانەت وەکو خۆ دەڵێ شاری کوبانێ لە ڕۆژاوای کوردستان با وەڵامی ئەو پرسیارە دەمەوە حەو مانگە حەساری لەسەرە بە پارتیشەوە و بە تورکیاشەوە بە داعشیشەوە مقاومەیان کرد بەڵام بۆ پارتی نەتوانێت 24 ساعت کورە 8 ساعت کورە 10 ساعت مقاومەکە لە پارتی 11 ساڵی پارێزێ ئەمە قسە نیە 24 شەڕ نەبووە شەڕ لە 2007 تەقینەوەکان بوو هێزی تیرۆریستیەکان هاتن پەلاماری ئەوەی بەرگریلەکان و خەڵکی یەزیدی قەت تەعات فیان پارتی نەبووە باوکی من پارتی لەوێ نزیکەی 10 کورسیە ناوە ئەمە کەی قسەیە ئەم قسانە بۆ یەکێکە تەزویری عەزیزەکەم ئەوان
هەمووی زۆربەی شنگالەکان کاداری سەکارم پێبڕ شتەکان پێبڕم یەک دقیقە ئەوەی کە ڕووی داوە لە شنگار هەر بۆیە 1937 ئاوڵاتی تا ئێستا شەهید بووە 1970 ئەمە لەم دووسێ ڕۆژێ ئەمە راپۆرتی UN باشە کاکە 1970 کەس بریندار بووە باش 200,000 کەس ئاوارە بووە 50,000یان ئێستا لەژێر ڕەحمەتیدا ئەژدای لە چای شنگار تا ئێستا هیچ شتێکیان پێ نەگەیشتووە من ئێستا پێشەوە بێم شتێکم بیست کە جێگای باوەڕیش نەبوو گوایە هێزەکانی پەکەکە گەشتونەوە بەڵام نازانم چەند ڕاستە 500 ژن براوە لە شنگارەوە بۆ ناو یاریگایەکی مووسڵ کە تعدای سێکسیان لێ دەکرێت ئەمانە ئەم تاوانانە هەمووی دەکەوێتە ئەستۆی پارتی یاخۆ ئەستۆی ئەمە قسەیەکی گەورە نییە بەرامبەر پارتیەکی بۆ کرد ئەستۆی پارتی کاکە چی حاکمە لەوێ چی حاکم بووە یخۆ من لێ پێشمەرگە بووم من لێ قائد بووم دۆڕانن و شکست کاتیە کاکە شکست نییەوە شکست نییە بەرپرسی پارتی هەفتێک لەو پێشڕای گەیان وتی هێزێکی زۆرمان هەیە تەنسیقمان هەیە لەگەڵ سەکرتاری لەگەڵ کاک مەسوول لەگەڵ هەموو ئەوانە بە دیکومنت ماوە ئەی پاش هەفتێک بۆچی ئەم مێزانە وەکو هەمووانەی ڕوبەڕووی پارتی فەرموو باوەڵام باتەوە فەرزانە کردیان جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەیەک لێدوان هەموو کێشەکانی حەل کردووە ئێمە پێمان وایە وەکو یعنی من پێم وانێ ئێستا بەس پێشمەرگەی پارتی دیفاعلەکە وەزارەتی پێشمەرگەیە جەنابی سەرۆکی هەرێم بەراری داوە هەموو ئەو بەرپرسە سەربازیانەی کە لەوێن و کەم تەرخەم بوون لە پاراستنی و ناوچانە سزا بدرێن و لەمە زیاتر تۆ چاوەڕێی چیەکەی جەنگی من عملم دەوێت تا ئێستا دەیانی ژن دروستکراوە باشە تۆ ئەگەر مەسعود بارزانی ئەمەی کدا عمل من دێم ئەلەو بارنامەیە داوا لێبوردن لە تۆ لە پارتیشەکەم باوەڕکە من دڵنیام لەوەی جەنابی سەرۆک ئەمە دەکات جەنابی سەرۆک ئەوە ناکات ئیشمان بەوە نییە کەس داوای لێبوردنمان لێ بکات زۆر تەبیعیە ئێمە ئیشی خۆمانەکەین وەکو سەرکردایەتی سیاسی کورد بە گشتی وەکو پارتی پێویستی نییە کەس داوای لێبوردن کە ئەو ئیشی خۆیەکە پارتی ئەوانەی سزادا من داوای لێبوردن دەکەم من پێم وتی پارتی پێویستی بۆ نیە کەس داوای لێبوردن ئەمە چێ لە بەردەم تا ئەم بەڵگە ئەمە کاک من ینی حەزبەکە مستەفای حەسەن گەورە بە ئاشکرا ئەڵێ پارتی بەشدار بووە لەوەی کە تەسلیمکردنی ئەو شارانیان ئێمە قسەی ئەوە ئەوجا ئیسە باسیەوەی کرد کە هێزێکی برادرانی پەکەکە گەیشتنە دەژنگار ئێمە دەستخۆشی لار هێزەکەکەین کە بە هاوکاری هێزەکانی پێش نا ئەمە قسەی پارتیە والله قسەی پارتی نیە ئێمە دەستخۆشی من کادری پارتی نیە جەنابەت خۆت وەڵا ئێدە مەجال بە قسە بکەم ئەوە قسێکی ئەوەی تر ئەو پەڕی جەهالەتە بەرامبەر بە ڕێی ئەو پەڕی ئازادیە من و ئەو پەڕی حەق دەکەڵێ ئەعوذ بالله ینی تۆ چاوەڕێی وەکو خۆم ئەندامی حیزبم عزیزم هەر کەسێ ڕێزی بەرامبەرەکەی بگرێ ناتوانێت ڕێزی خۆی بگرێ هەر کەسێ نەیتوانێت ڕێزی خۆی بگرێ نا حیزبەکەم بەشێکە لە من ئەو ئایدۆلۆژیای مەجال بە ئەو پێی وایە پێی وایە مەسەرەن ئێزەکانی پەکەکە هاتوون و هاوکاریان کردو دەستخۆشیان لەکەین بەڵام من پێم سەیرە مەسەرەن لە کۆبانی وەکو جەنابەت باسە کرد پێدا چەندێکە داوای هاوکاریەکە بۆچی ێزەکانی پەکەکە نەچوون لێ هاوکاری برایانی پەکەکەن دواتر ئەمە لە سایتێکدا بەزیوە فۆتۆشۆپە ینی حیزبێک بەو گەورەیە خەریکی فۆتۆشۆپە لەسەر شکاندنی وەرە و معنەویاتی پێشمەرگە هەر کەس سین بەرحاڵ لێرە ڕسمێکیان ناوە کۆمەڵێک شەڕوانن زاخۆ دهۆکێنانە فۆتۆشۆپیان کردەوە لەم لاوە ڕسماسلەکە قامیشلیە ئەوە کە لە بەرچاوتان لەم لاوە کۆمەڵک چەتەی داعشیان سۆتە بەردەم مەزاری لالش لەم لاوە ئەسلەکە ئەوە نییە لایەکترۆ گرتێکی ڤیدۆیی بڵاو بۆتەوە ئەم گرتە ڤیدۆیە ئەڵێ سەیت ینی لە ساڵی 2023 سەیتەرە قوات الحیمایە شعبیە بەگا على محور لە محورێک دوایەوە هێنایانە ئەم گردە ڤیدۆیان تازە کردوێتەوە بۆ کامێراکەگەرەوە بۆ من نابۆ کامێراکی پیشانی کامێرا بەبەسم چیە ینی ئەم جۆرە لە کارکردن بۆ چییە بۆ شکانی پارتیە شکانی پارتی ینی بۆ عزیزەکە ینی بۆ ئەم پرسیارە لە پارتی ناشتی ئەکرێ تووشی شکستێکی بێ بەڵام زۆر بە خێرای هەوەسێتەوە بۆچی ئێستا هەدەف پلاتشکتۆر ڕووناچیەکان لەسەر پارتیە لەسەر ئەم مەوزوعە ینی ئەم مەوزوعی کە ڕوویدا لە شنگال و زومار لەو ناوچانەیە ینی پرۆژەیەکەیە بۆ لێدانی پارتی پرۆژەیەکەیە بۆ خەتاڵمەنەتەوەیەکەی پارتی کادریشی پارتی ئەڵێ هەمیشە پارتی لە بەرەیەکایە خەڵکێگەی ڕقی لێتی لەبەرەوەی هەڵگیری خطابی نەتەواتیە تۆش ئەڵێ پارتی ناسنامەی تۆخی نەتەواتیە هەر کاتێک
دوژمنانی ئەم میلەتە ویسپێتیان گورجێکی کاریگەر لە نەتەوەی کورد بن یەکەم شت بیریان کردوێتەوە لەوەی کەسایەتی بنەماڵی کەسایەتەکانی بنەماڵی بارزانی بشکێنن کە تا ئێستا نەیانتوانی و نایشتوانن و هەوڵیان داوە لە پارتی بدەن ئێستا هەمومان نەزانین کە هەموو هێزە کوردیەکان هەنگاو بەرەوبوونی دەوڵەتی کوردیێنێن هەموو دەنگۆ قسەکان لەسەرەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکان هاوڕایەوەن کە کار بە نسبەت دامەزانی دەوڵەتی کوردی مەجال بە قسەکانم تەواوکەم ئێستا ئەم شەڕی شنگال و ئەو فەوزە ئەلامی کە دروست کراوە بۆیە کە مەسەلەی ڕیفراندۆم و هەنگاوان بەرەو سەربەخۆی کوردستان لەبار ببرێ بەڵام من یەقینتان باشە یەقینتانە بێکە زۆر چاکە پرۆسەیەکی بەردەوامە بۆ لێدانی نەتەوایەتیە ئەمە ناچێتە عقلی هیچ کەسێکەوە بڵێ شارەکان تەسلیمی بەهێزەکانەکە تا حیزبی سیاسی خۆ دەزانی لەناو حیزبی سیاسیە کارە کردووە ئیش کردووە مەفهومی حیزبی سیاسی خواخوایەت ئەگە بە جوملە عامەکەی بازارەکە بڵین شار و ناوچی تری بەدەست بێت چۆن دوو شار و ناوچی خۆی تەسلیمی خەڵکەکە ئەخرەمە چۆنە بێ ئەنی منطق بە منطق پێمان بڵێ ئەمە ڕاستەم حیزبێکی سیاسی و حیزبێکی نەتەوەیی ناتوانێت 4 ساعت مقاومە بکات 400,000 کەس بەجێ بێڵێ شکستێکی جزئی بووە ئەمە شکست ئێمە کارەساتەکە ئەمە سێرەکە ئەم سەری ئەم ڕسمەکە خوا زەحمەت نەبێت ئەم ڕسمە ئەمە دوو سەربازی ئیسرائیلی مناڵێک ئەپارێزن شەڕەکە بەجێنیان بۆی مناڵەکە نەمەرزێ تۆ 400 ژن و مناڵ بەجێ 400,000 ژن و منداڵ کوڕ ئەمە کارەساتە ئەگەر پارتی ئەگەر پارتی حیزبێک یەک تۆ خەڵک وشار بە وشاری نێتەوەی کەرامەتی وایە ئەمە لە پارتی قبوڵ نەدەکرد کارەساتە 400,000 کە بەجێ 50,000 کەس لە شاخەکان تا ئێستا بێنان ئاوت چەند مناڵ تا ئێستا مردووە چەند ژن و باوکو دایک مناڵەکانیان بەجێ هێشتووە ئەمە کارەساتە یعنی ئەو خۆ بەجێ نێهێشتووە مردووە ئەمری لە تیوان ئەمریکا مردووە یعنی ئێستا ئەوە تا ئەیانەوێ ئەو شارانە کۆنتترۆل بکەنەوە کام شارانە ئەو شارانەی کە تۆ ئەڵی بەجیانێشتۆ شنگال و زومار و هەتا ئێستا پێرمەکانی پارتی ساعاتێک لە ئەوەیە پرسیارەکە ئەوەیە مەقاومایە شەڕ هەیە جەنگەیە لە جەنگا دۆڕان و برانەوەی ئەو کاگەدان جەنگ ئەنجام لە جەنگە ئەنجام گرنگە جاری ئەنجامی ئەم جەنگە ڕانەگەێنراوە خۆ دەستەوسان دانیشتون یعنی تۆ بۆچی لا دوایە ئەمە ناکرێت یەک قەوسی بچووک کاتێک جێشی مالکی شکستیانە خۆی خودی پارتی لە ڕاگەدەکان گاڵتەیان پێکرد وەکو شێرە بەفرینە توایەوە بەڵام ئەوەی پارتیش بزڵبت ئەوە بەزیادەوەش لەبەر ئەوەی سیرکەن ببوورە جارەکەم ببوورە ئەو بامەجاریەوە بەم چکە تۆ جارێ ئەم قسەکردنە لە شوباندنی پێشمەرگە بە قوواتی مالیکی هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەیە و ئەی بە ڕۆژنامەنووسێک ئەزمونێکی لەبەرەوەی ئێمە بینیمان هێزەکانی مالیکی تا بەغدا ڕایان کرد بەڵام لە ماوەی 24 ساعتدا هێزەکانی پێشمەرگە خۆیان ڕەخستنەوە گەیشتنە مووسڵ ئەمە بەڕاستی کارەساتە ڕۆژنامەنووسێک بەم جۆرە قسە بکات دواتر شتێکی تر هەڵەیەکی زۆر گەورە ئەڵەگەر خەڵکی کوردستان هۆشیار بووایە و وعیە بووایە ینی پێ ئەم برادەرە پێی وایە خەڵکی کوردستان نەوشیارە نەوەعی هەیە من تکاکەم ئێوە زمانێکتانەیە ئەم زمانە زۆر تونندە ئەم زمانە زمانی ڕۆژنامەنووسێک نییە بێ خزمەت دواتر سەربازێکی ئیسرائیلی دێناوە تۆ ڕۆژنامەنووسێکی ئیسرائیلی نەتوانێت مامەڵە لەگەڵ هێزێکی نەتەوەی کە پێشمەرگەیە بکەی چاوەڕێیەکەی یعنی ئێمە بەو جۆرە پێشمەرگەکانمان ئەوەنە ئاستی چۆن بڵێ دڵسۆزی و ئینیان بە ئەندازەی سەربازێکی ئیسرائیلی کە من قەنەعاتم وایە پێشمەرگەی کوردستان ئەو پەڕیتوانای خۆی قسە دەگەر بەڵام کاتێک کە تۆ چاردەورت گیراوە هێزی شەڕیان نەکردووە شەڕ نەگیراوە ئەوانی شەهید بوون بۆ شەهیدەکان شەڕ نەکراوە شەڕ کراوە لە شنگار شەڕ نەکراوە جانی من لە شنگار یەک فیشک نەتەقیوە جانی من کاکە فلیمە دیکۆمنتەکە دیارە کاکەجان کاکە پیشمەکانی پارتی ڕاکەن تێزەکەی پێدەشتی بۆ ناوە لە هەمان ثانیە لێک لەحزەیە چەند دقەیە 55 ثانیە 24 ساعت دەبێ بە 55 ثانیە یەک مجال ئەمە هەڵە گەورەکەیە بە 55 ثانیە حکم لەسەر 24 کچێکی بێژەر هاوارەکە بەرەو پارتی کاکە بۆ ڕاکەن چی بووە کاکەجان خۆ ئەمە واقعە خۆ ئەمە دیکۆمنتە قسەی من نییە ئەوە عەقدی شەخسی من نییە بەراورد پارتی ئەمە واقعە یەک مەجام دەبا لەسەر دەوڵەتەکەی مەسعود بارزانی تۆزە قسە بکەین دەوڵەتی مەسعود بارزانی نییە هەمومانە هەر 4 ساڵ جارێ هەر 4 ساڵ بەهاران شتێکی ئەوە ڕاگەێنێ تەمسیلێک ئەکە شانۆگەرێک ئەکە ئەوایە خۆی واقعی پێمەکەن باشە تێگەی ئەم ساڵ بەڵام لە هاوی نابوو لە دوای هاتنی داعش بۆ مووسڵ دیسان مەسعود بارزانی جارێک کە دەوڵەتی ڕاگەیاندەوە دەوڵەتەکە تەمان ڕانەگەیانا پاشوی لەگە مالیکی ڕێکەوتەوە پاشوی کۆمەڵە چەک و تەقەمەنی گەیشتەوە هەولێر لە فڕۆکەخانەی موسەناوە باشە کورد لە ناو بۆسەی گورگەکانە ئەمە قسەی ڕۆژنامەنووسێکی دیاری
گیانە کول لە ناو بۆسەی گورگەکانە یعنی ئەوەی کە ئەکرێ ئێستا یعنی ئەم دەستکەوتە ئەم ئینجازاتانە ینی ئاسان نییە پاراستنی یعنی تۆ بۆچی هەموو شتەکانە بەستیتەوە بەوەی کە فعلەن کەم تەرخەمیە بۆ شکست دەبووە خیانە دەبووە یعنی پرسیارەکە ئەوەیە بۆ هێزێکی سیاسی تۆ وەڵامی و پرسیارە نەیامەوە ئەیەنی تۆ ئەیبێت تۆ لە شوێنێکی ترۆ بۆ بۆ لا دوایە ئەمە خیانەتە بۆ لا دوایە ئەمە یعنی بە منطق قسە بکەیت یعنی تۆ گرتێکی ڤیدۆی دیوە وتارێکی خوێنەوەتەوە منطق ئەوەیە ئەم شارە چۆن دەستیم چەند هەزار پێشمەرگەی پارتی دەبولێ من بەرپرسی محوەری سەربازی نەبووە 30,000 نەبووە لێ بووە کاکە بەرپرسی پارتی خۆ قسە ئەڵێ هەموو هێزەکانمان ئەوە هێز زێرەبانی بووە کە باشترین و پڕچەکترین من یەکەم جار جوابی ئەمە مایتەوە وتم ئەمە شکستێکی ئەو بەرپرسانی کە لەوێ هەن جەنابی سەرۆکی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاگەدانەڵێ وەڕاشی گاندوڵە ئیجراءاتی گەورەیە لەگەڵ یانەکەین منیش ئەڵێم دووارەیەکەمەوە ئەگەر ئیجراءاتیان لەگەڵ کرا من لە کاتێکا لە دواترین تەسریحیا سەرۆکی هەرێم دەڵێت بڕیارماندا توا دوایین هەناسەی شەڕی تیرۆریستان بکەین ئەوە قسەی خۆیەتی خوشک و برا ئێزیدەکانمان وەک گلێنەی چاومان دەپارێزێ ئەم جوملان ئەگەر من وەک چاوم بیپەرم چۆن 400,000 کەس بەبێتە قەبەجێ دێڵم لەو شاخە بەبێتە نەبووە خەڵک شەهید ئێمە ئەو چەکەی کە بەدەستەکان درۆ ناکەن منیش درۆ بکەم کاکە پێشمەکان ئەوانەی کە ڕاکە درۆکەن خۆیان لێوانەدان ئەڵێ کاکە جان ئێمە ئەمرمان پێکراوە کە ئینسحاب بکەین شەڕ نەکەین چێ واڵێ یەکێک لە سەرکردەکانی کە لە ڕەبیع قسەی کردو ئەمڕۆ لەکوێ قسەی کردووە لە چ کەناڵی ئەم قسەی کردووە لە فەیسبوک بڵاوکراوە تەلەڤیزیۆنی داوە لە کەناڵی فەیسبوک هەر کەسێک کە فەیسبوک بۆ فەیسبوک دەستگایەکی ڕاگەیاندە بۆ چۆن خۆینکاری ناکرێت گرتە ڤیدیۆیی کاکەگەن باش یەک پرسیار دواتر هێنانی چەک و تەقەمەنی ئەوە مالیکی نییە بەخواستی خۆی چەک و تەقەمەنی ئەوە ئەمریکا شێوازی کارکردنی ئاقلانەی سەرکردایەتی سیاسی ئەی بۆ پێشەوەی کە داعش وەداون ئێمە قبوڵی ناکەین ئێمە دەبێت دەوڵەت بینین ئێمە هیچ سوورێکمان لەگەڵ بەغدا نەماوە خۆ فعلا ئێسش لەسەر هەمان سەرکردایەتی سیاسی کورد سوورە لەسەر ڕێفراندۆم دەکرێت فیلمەکە گۆڕا بوو بە یەک پارچەی خاکی عێراق و پارێزە یەک پارچەی خاکی عێراق تووشەڵەکە جێشی عێراقی کە دژی داعش ئێمە یەک پارچە جێشی عێراقی یەک سەربازی عێراقی بێزگە لە کەلار پێم بڵێ یەک سەربازی عێراقی چەک و تەقەمەنەکان لە بەهەولێدا بەزوی باوکمە خۆ بەخۆشی خۆی نەناردووە عەزیزەکەم کاکە من ڕێکەوتنی سیاسیە ئەمڕۆ یەک شت مەجال بە تۆ ڕۆژنامە نووسێکی تۆ زانی کە چەندین ساڵە بودجە هێزی پێشمەرگە نێنراوە ئێوە قسێکتان لەسەر نەکردو و ڕۆژنامە نووسانی نەتان کردو من بابەتەکەی پارتی زیوێن ئەوەی بودجە ئەو لە ساحەفدای ئەو کوبرا بەش کردووە لە ساحەفدەی بودجەکەیان زانجی تازە کەش بووە بودجە حیزبەکان 40 ملیار دوایەوە هێزی پێشمەرگەی کوردستان کە کاک مستەفای کە ئەم قسانە لە خۆیەوەیە قسێکە بەڵگەنیە دیکۆمنتی نیە لە خۆیەوەڵێ پارتی خیانەتی کرد پارتی ئەو شارانی تەسلیمکانی پێ وایە ئەم قسانەی کاک مستەفا هیچ بەڵگە و هیچ پاڵپشتێکی تەواو یاسایی و منطقی پێ نییە بەڵام وەڵامەکە پاش وچانی کورت و دێینە وڵاتان دووبارە سڵاو ڕسمی چی ئەمە بەرپرسی تۆ مەجال بە من جای پرسیارەکەی کاکە ئەمە بەرپرسی لەقی حەفتەی شنگارە لە چ کەناڵێکە هەفتەیەک ئەڵێ لە چ کەناڵێکە ناوی کەناڵەکە سایتەکەم لە پارتی قسەی کرد لە کەناڵی پارتی کورسان تیڤی قسەی کرد ئەڵێ لە شنگال بە زیادەوە هێزمان هەیە و جەنابی مەسرور بارزانی بەسەر خەتە لەگەڵ ئێمە و دوژمن ناتوانێت سورەکمان نزیک بێتەوە ئەمە قسەی بەرپرسی لەقی حەفتەی شنگارە بەڵام یەک تەقەی نەکردو ڕای کردووە ئەمە شەکەت ئەمەش کامێرا وەدانەوە کە تەقەی نەکردووە لە کەسێک کە تەقەی نەکردووە بەڵام ئەو شەیدانی عەزیزەکەم من بەرگری ناکەم لە کەسێک کە نەیتوانیەوە بەرپرس بێ لە پاراستنی خەڵک بەڵام بێویژدانیە بازدان بەسەر شەیدبوونی دایان پێشمەرگەیە لەوێ من برادرم هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕسمی هەردوو خاڵەکەی دابەزانەوە شەید بووە لە شنگار ئەمە بێویژدانی ئەمە بێویژدانی تۆ بڵێ کەس تۆڵی کەس تەقەی نەکردووە دواترەڵێ ئەی بوو ئەمە تەقەی نەکردووە هەر کەس نابەرپرسیار بێ من ئامادە نیم بەرگری خەڵکە بە ڤیدیۆ قسەکەن ئەڵێن پێشمەرگەکانی پارتی پشتیان تێکردین پێشمەرگەکانی ڕایان کرد پێشمەرگەکانی پارتی ئاگاداریشان نەکردین بۆ خەڵکی شنگار هەمووی پارتی نییە خۆ کرێ کەسێکی تیا بێ دژی پارتی بێ و ئەم جۆرە تۆ ئەی بۆ باسی ئەوانە ناکەی بۆ باسی ئەوانە ناکەی کە لاختە بەنە بەردەمیان ئەڵێ چاوەڕی جەنابی سەرۆکین بێن بەدەمانەوە باش
هێزی پشتیوانی کە ڕوا چواردەوری شنگاریاوە و ناوچانی زۆرێک لەو ناوچانەی بچیت تا هیچ پێمەگە زۆر لە شنگار دوور بەداخەوە تا ئێستا پێشمەگە نزیکە بۆ تۆ لە شنگار نزیکە بۆ گەیشتەوە مووسڵ کاکە کاکە مووسڵ ئێم باش چواردەوری شنگاری شنگاریاوە زۆرێک هەندێک لە گەڕەکانی مووسڵ ئازاد کراون باسی مووسڵ ناکە شنگار تۆ شەڕ لەگەڵ چیەکەی عزیزم تۆ لەگەڵ هێزێکەکەی ناسنامەی نییە وەم هێزێکی هێزێکی منەظەمیش نییە هێزێکی تۆقێنەرە هێزێکە وایە سام و هیبەتیان هەیە خەڵک ئەکوژن خەڵک سەرابڕن ژن تعدا لە ژنەکەن بەڵام بۆ ئەدی بۆ لە جەلەولا و بۆ لە کەرکووک لەوانە خەڵک مقاومەکە پێشمەگە مقاومەکە بۆ ئەی بۆ نایەنە پێشمەرگە ئێوەش لەوێ هەر پێشمەرگە نییە آخر ئەمە ڕایان کردو کاکە جان ئەتو بۆ نەگەر من ئەو پێشمەگەی پارتی کە لە کەرکووک مقاومەت ئەخەمە سەرم باشە ئەوەی لە جەلوا شەڕ هەر کەسێک بێت هەر کێشەم نییە لەگەڵ پارتی لێچێتی بەڵام ئەو پێشمەگەی کە ڕایەکە نایخەمە سەرم دادگای بکرێت کەس ئامادە نیە لەوەی کە دیفاع لە کەسێ بکا کە سەنگەر بەڵام سەرۆکی هەرێم ڕایگەیان هەموو کەسانی تۆ دوو ڕۆژ ئەوەی بۆ ناتوانێت بێک دەقە بیانێنێ ئەوانەی کە بەیەک دەقە بیانێنێ و دادگایان ئەمانش کاتێبە ئەمە شتێکی ئاسان نییە تۆ بیێنیت و دادگایکەی دەبێت ئەدیلەوە بەڵگە ئەگە پیلانێک بودیش بە ڕۆژ ئاوا و ئەم هێزە چۆن ئەمە بۆ لەکەیتەوە یعنی بۆ ئەم جملەیە ئەڵێن لاتان وایە ئەمە خەتەیەک بوو دژی ڕۆژ ئاوا بەرامبەر تەسلیمکردنەوەی شنگال و ناوچەیە ئەمە لەکوێ هاتۆم سێ ساڵی ڕێکە پارتی دیموکراتی کوردستان بە هەموو هێز توانایەوە دژایەتی شۆڕشی ڕۆژاواکەت بەچی دژایەتی یەک دقە زارمدا بەچی تێگەی بە هەموو شتێک حیزبێکتان هەیە ئەلپارتی سەر بەخۆتانە چ پەیوەندی هەیە بەمەوە چ پەیوەندی هەیە بەمەوە ئەم دایانەوێ پارتی دەیەوێ بە ئەم وەزعی شنگال و زوما پەیوەندی چییە بەمەوە بە کوردی و بە کورتی دەیەوێ ئەم هێزەی خۆیان لەوێ هێزێکی هەنەبێ لە ڕۆژاوای کوردستان کە تا ئێستا بەڵام ئێستا شنگال و زومار بەدەست داعشەوەیە بەدەست پارتیەوە نییە کە بێوێ هێزێکی هەبێ شنگار و زومار هاوسنورن لەگە حەسەکە ئەم ئەگەر ئەم باشە بەدەست پارتیەوە بێ باشتر تەداخل ناکات لە کوردستانی ڕۆژاوا نزیکبوونی حەسەکە و شنگالەوە منیش ئەڵم بەدەست پارتیەوە بێت داعش هێزێکی خەتەرە باش بەڵام ئەی چۆن تەسلیمی داعشیەکە وەکو خۆ دەڵێ تەسلیمی کردو خۆ بە قسەی منێ تەسلیمی کردو ڕای کردو بڵێن چی هێزەکە ڕای کردو هێزێکی فشۆ بۆ ڕای 24 ساعت خۆی ڕێخست و زۆرێک لەو ناوچانەی ئازاد کردو ئێستا چواردەوری شنگاریاوە ئەوە پێشمەرگەی چەند پێشمەرگەی نیشتیمانن یعنی تۆ ئەمانە هەموو نابینی من دوێنێ ئەبینم ئەمڕۆ نابینم ئەم بەیانی تاسی ڕۆژ کە 4 ڕۆژی کە فعلا پارتی کۆنتڕۆڵی شنگاری کردەوە دەڵێم من دەستخۆشیان لە یەکەم بەڵام ئێستا کارەسەدی ئینسانی خوڵقاندووە ئێستا خەڵک شەهید بووە واقعەکە تۆ ئەگەر ڕاگەیانەکان نییە بەڵێ چه خۆڵ 200,000 کەس ئاوارە نەبووە 50,000 کەس لە ئاوارە بوو بۆ قسانە کاسی شەرم و بێدەنگی نەماوە ئەو بە ئاشکرا وەکو کادرێکی پارتی پەنجەی تۆمەتباری بۆ تۆ ڕادەکێشێ دەڵێ پارتی هۆکاری ئەو کارە ساتەیە زین چۆنەکە مستەفا حەسەن گەورە ئەمە دووجار ئەمە مەسەلەی شەرمکردن شەرم ناکەین من خۆم بۆ خۆم کەسێکی هادێ هەموو کەسێکیش ڕەوشتی لەسەروی خۆی وەرەبێ ڕەوشتی سەرکردەکانی ئێمە بەم جۆرەیە بۆیە من ناتوانم بە جۆرە قسە بکەم کە جیاواز بێ لە ئەدا و ڕەوشتی ئەو بەرپرسانی کە منیان پەروەردە کردەوە بۆی ئەمەی کادرانی پارتی هەروە قساکەی سەبارەت بەوەی کە مەسەلەن خەڵک و ژراوە ئەمە جەنگە خەڵک و ژراوە بەڵێ بەڵام ئەوەی هاتووە خەڵکی سەر بڕێەوە داعش بووە لەلایشترەوە ئیمڕۆ هێزەکانی پێشمەرگە من ناڵم هێزی پارتی چکە ئێمە ئەمانەیە هەمومان یەک بگرینەوە یەک دەنگ بین بەڵام بەداخەوە ئەمانە ئیش لەسەرەوەکەن کلێنێک دۆزنەوە ئەم جۆرە لە ڕۆژنامە نووس بە ڕۆژنامە نووسێگە بێ کلێنێک دروستکات کاگەر بەڵات ئەوەندەی باسی هێزی یەکێتی و پارتیەکرێ ئەوەندەی باسی فسارە کاک لەگەڵ فڵانە کاک خۆی و هێزێکی کۆ کردەوە و چوو بۆ ئەو ناوچەیە فڵانە کاک چۆنا ئەو ناوچێ ئەوەندەی باسی بەڕخسەت ئەوەندەی باسی ئەو شخصانە کرێ شخصە حیزبەکان باشە پارتی و یەکێتی بە درێژایی مێژوویەکی خۆیان بۆ نەیانتوانی منزومەیەکی بەرگری کە خۆی لە وەزارەتی پێشمەرگای بینێتەوە بەهێزکەن ئەم وەزارەتە پێشمەرگە دیفاعکە لە کوردستان نەک هێزی سیاسی حیزبەکان بۆ فڵان کاشی فڵان حیزب بە خۆی و هێزێکەوە بڕوا من لەگەڵتم و هەڵەیەکی گەورەیە کاتێک بەرپرسێکی حیزبی بێ خۆی بۆ عرضکردن لە هەر حیزبێکە بێ ئێمە حیزبەکەمان فێری کردووی نەگەر هەڵەمانە بێ خۆمان ڕازیکردنەوە نە خەڵک بۆمان ڕاستکاتەوە هەر هێزێکی سیاسی هەر بەرپرسێکی حیزبی تۆ مەجال بە عەزیزم ئەمە تێگەیشت نییە برادرانەیە ئاخر تۆ مەجال بە من قسە بکەم کە من قسەم کرد دواتر دوای بەرنامەکە دانیشین حەزێکی 4 ساعت محازەرم بۆ مەبەستم چییە هەر بەرپرسێکی کە سەربازی نەبێ لە مەنزومەی وەزارەتی پێشمەرگە یا خودێزەکانی زێرەبایی نەبێ من پێم وایە نەنگیە بڕاتە بەرەکانی جەنگ و بەبێەوەی پلەی هەبێ بەبێی بەرپرسیارەتی هەبێ لەگەڵ کۆمەڵک پێشمەرگەکانی پارتیش هەر کەس بێ هەر ڕەنگ و ناوێکی هەبێ
ئەمە هەڵێکی گەورەیە سەبارەت بۆی کە هێزی پێشمەرگە مەسەرەن تا ئێستا نەیتوانێت هێزێکی منەظەم و هێزێکی ئەوە بێ یەکگرتوو بێ هەنگاو نراوە بۆ ئەمە بەڵام هەنگاوەکان لاس پێویست نین ئەمە هەمومان نەزانین و خەڵکی کوردستانی جەزانێ هێزی پێشمەرگە تا ئێستا چەک و ئەسلاحی پێ ینی پێویستی بەدەستەوە نیە تا ئێستا بودجەی پێشمەرگە لەلایەن جەنابی مالیکیەوە سەر مالیکی هەموو سەر سامانەی کوردستان ئەو دیفاعی ئێوە لە مالیکیەکەن زۆر معجبم پێ مالیکی سەگ بسەگ بابە مالیکی نازانم چییە بەس ئەو بجێ لەستا هەفتەی کەدێکلامی ئەو بینەرانە با بگرین کە لە بەردەمی ئەم شاشەیە سەیریان بەرنامەیە دەکەن هەندێک جملە و هەندێک ڕستە پێویست ناکا بوترێت چکە هەموو بینەرێک لە ڕێم شاشەوە سەیریان بەرنامەیەەکە کاک مستەفا ئەڵێ مالیکی باشە تۆ لە مەگەڕێ ئەو باسی هەڵەتەکانی خۆیانەکەن بەڵام مەرج یعنی ماقونیەت و هەموو شتەکانی تۆ خۆت بە حەقەزانی ئەوەڵێ ئێمە هەڵەمان کردووە شکستێکی کاتی هەبووە فعلا دۆڕانن هەیە لە شەڕابردنەوە دۆڕانن نەبوو خۆ ئەمە شتێک ڕووی نەیەوە ئاخری دنیا بێ ئەمە نەبووە بۆی کەیتر زەئێن کۆتایی نقطە سەری دێر دیسان و دەست پێکەینەوە هێزێگەیە ئامادەیە دەڵێت چەند ڕۆژێکی تر شنگال و زومار و ناوچانە دەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بەمانایەک لەمانەکان هێزەکانی پێشمەرگە دەچنە ناوی ئەویان کە دەستیان خۆش بێ ئەگەری نایە باشە بۆ لە دوایان ناکرێت متمانێت بە هێزی پێشمەرگەکان گریمان کردن دەستان خۆش بێت من دەست خۆشتان لێ دەکەم بەڵام ئەو هەموو کوشتارە ئەم تعدا لەم هەموو ژنە ئەم هەموو منداڵان دێ ئەمە دەبێت دادگایی خەڵک دادگایی بکرێت لەسەر ئەم کەم تەرخەمیە ئێمە ئەومان دەبێت وایە میش دەڵێمە شەڕ ئەگۆڕێت لە شەڕ خەڵک شەڕەکە ئەشیباتەوە ئەشی دۆڕێنێت پاشان پارتی بە تاکتیک پیمانە فرۆشێتەوە کاکە تاکتیک زین چیە تاکتیک مثلا چۆن خوان ئەڵە تاکتیکمان کرد بە تاکتیک هیچ وانە خۆتان لە ڕاگەکان خۆتان واڵێن تو دێراگە لە ڕاگەکانی خۆتان ناگەم بێنی عەزیزەکەم کاکە ئەڵەن تاکتیک بووە بە جێمانێشت تاکتیک لە شەڕ زین چۆن تاکتیک بۆی شنگال جێبێڵی ئاوای بەس زین چۆنە تاکتیک چییە تاکتیک ئەوەیە تۆ لە هێزەکەت نابەرابەرە بۆی شەید زۆر دەی قوربانی زۆر دەی ئەکشیتەوە بە منەظەمی یا ئەوە تا لە شەڕ تۆ هێزی دژمن بەرامبەرەکە دین تێجۆرێ ئەمە تاکتیکە لیانە دیتەوە بەڵام ئەوەی پارتی ڕاکردن بووە کورە ڕاکردن و ڕاکردنێکی زۆر بێ شەرمانەش باوەڕکە لە مێژوو هیچ پێشمەرگای شتیوانە بووە پێشمەرگای شتیوانە بووە من ڕێزمێ و پێشمەرگەکان بەڵام بەڕاستی یا سەرکردایەتی سیاسی پارتی تاوانبارە یان بەرپرسەکان کە ئەمە موامرە فرۆشتویانە دیسانەوە هاتەوە سەر هەمان بەڕێکۆن مەسەرەن دیسانەوە مەسە هێزی پێشمەرگە هێزێکە سەر بە وەزارەتی پێشمەرگەوە ڕێزم بۆخسەکەن وەزارەتی پێشمەرگە نییە کارتۆنێکە هێزی هەفتا هەیە هێزی هەشتا هەیە یەکێتی دژەتیرۆری هەیە ئێوە زێرەبانیتان هەیە ئێوە دەستگای پاراستان هەیە ئەو دەستگای زانیار هەیە هەتا ئێستا لە کوردستان دوو ئیدارەیە هەتا ئێستا خیتابی سیاسی کورد یەک نییە هەتا ئێستا ئیشێک دەڵێ دەوڵەتی کوردی ئیشێک دەڵێ من مالیکی چێ دەڵێ من مالیکی هەتا ئێستا بەش مەسڵ بازانی لەو ماوەیە تۆزێک مۆزەکەی وروشان لەسەرەوەی دەوڵەتی کوردی ئەگە دەوڵەتی کوردی دوو دقیقە ئیجازەم دەی مۆزەکەمان لەسەر دەوڵەتی کوردی تۆ کۆمەڵی ڕسم و بەڵگە دینامانە چی ئەمانە هەموو ئەو بەپرسانی پارتین کە لە شەڕەکە ڕایان کردووە 21 ناوە 20 کەسیان ڕای کردووە هەمویان بەپرسی گەورە هەمویانی یەکپرسی لەوانە لەو ڕسم و لە وێنانە بەڵێ لە سەرچاوێکی زۆر پاگەکە لە سەرچاوەکە زۆر نزیکە لە خودی هی زەربانیەکە ئەوان نابیان خابیر خۆ لەوانش خەڵکی شەرافەتمەند و خەڵکی بە وجدان هەیە کاکە ئەمە دیسان جارێک کە فاوڵێکی گەورەیە دیسانەوە غەڵەتێکی گەورەیە و من ئەم زمانەی قسەکردنم نییە بەڕاستی و داوای لێبرنەکەم ینی لە جیاتی ئەو من داوای لێبرن لە بینەرانەکەم ئەو جملانە مامۆساگیان زۆر بازانین ڕسمانە ئەوە کۆمەڵی ڕسمی پیشان ناوی کە دەڵێ ئەمە هەندێک سەرکردەکانی تۆڵی سەرکردەکانی پارتیە بەرپرسەکانی پارتین کە ڕایان کردووە باشە تۆیانمانە لە فەیسبوکان دەردێناوە شێ ڕاستە من جوابی باش ئەمە لە پیجێکە وەری گرتووە پیجی کوردستان پۆستە هەمومان نەزانین کوردستان پۆست چۆن ئیشەکە نامێ سەبارەت بەوەی ئەم بەرپرسانەی کە جەنابەت ڕسم گرتووە من پێش بەرنامەکە لە بەرنامەکەشا پێم وتی هەر بە ڕێزێک لەمانە مێژوویەکی لە خزمەتکردن بە میلەتی کورد بەڵام لە حاڵەتێکا کە سەنگەری چۆڵ کردووە یاخود نەیتوانیوە لە ئاست بە پرسیارەکەی بێ ئیسە ئیجراعاتی لەگەڵەکرێ و تۆ لەمە زیاتر چیتەوێ ئەمانە ئیجراعاتیان لەگەڵەکرێ گەروابێت بەدرێژایی پارتی بەدرێژایی دەسەڵاتی کوردی ئیزرائیل لەگەڵ کەسێک نەکراوە کردووە ئەوە 23 ساڵە ئێمە لەگەڵ ئەم دەست و پێمە لەگەڵ ئەم دەسەڵاتە بەیەکێتی هەتا ئێستا لەسەر گەندەڵی لەسەر دزی لەسەر نەحەقی لەسەر خیانەتی نیشتیمانی لەسەر سیوێکی ئاب لەسەر هەموو شتێک لەسەر هیچ کەسێک لە پیچەنە کەسێک وانی عەزیزم خەڵک دادگای کراوە خەڵک لەکوێ لە حەفلەی شوبات خەڵک دادگای کرا لە هەر شوێ هیوا ئەحمەد سەبای لەکوێ بەرپرسی یەکەمی تاقەکەرانی زین چۆنە مەم گەڕێن لە حەفلەی شوبات خەڵکی سلێمانی
پاداشتی پارتیان کرد لە دوای حەڤەی شوبان لە هەڵبژاردنەکە پاداشیان کرد بەڵێ پاداشتیان کرد دەنگەکانی زیای منی ئەبێ ئیتر تێبگەنەوە سێ لاپتۆپ و سایە ئەبێ ئەوەی تر تێبگەن لەوەی کە خەڵک گۆشیار بۆتەوە خەڵک وشیار بۆتەوە خەڵک کوشتارگەی لە قیچواری بیناسە بە قوربان بوو ئەزانی مەم گەێڕێ بۆ شتێک واقع ئەوە مێژوویە من جواب میایتەوەتم خەڵک لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوبان باشە پەیوەندیەکیە ئەو ڕووداوانەی حەڤەی شوبان تێپەڕین چ پەیوەندیەکیە بە ئێستاوە ئێستا باسی دوو ناوچەی کوردیەکەین دوو ناوچەی گەورە یەزیدەکان لە ژێر ڕەحمەتی ئەو هێزانەدان وەکو خۆتان دەڵێن وەکو بازەکەی وەکو لە ڕاگەیاندندا هاتووە سیارەکە ئەوەیە کاگەر دەڵێن بە منتیق کۆمەڵێک بەرپرسی عسکەری گەورەی پارتی لە نەبوونی وەزارەتی پێشمەرگە بەڵام هێزی پارتی وەکو خۆتان مەنزومەیەکی بەرگری بە هێز نییە پرسیارەکە ئەوەیە لەم شەڕەیە لەم جەنگەیە دەڵێ ڕایان کردووە هەندێک گرتە ڤیدیۆیی بڵاو بۆتەوە هەندێک حاڵت بڵاو بۆتەوە پشت کراوەتە ئەو کەسانە و ئەو خەڵکانە لەوێ ینی پرسیارەکە ئەمەیە ینی چ منتیقێکی تایە تۆ شارێکی کوردی تەسلیمکەی وە مقاومە نەکەی کانگوسپا دەڵێ ئەڵێ چەند دقە مقاومەیان کردو ینی 4 ساعت مقاومەیان نەکردووە چەند ڕەبیع ئەکراوە لەوەن 10,000 پێشمەرگەی پارتی لەوە پاشە 10,000 پێشمەرگە یعنی نەتوانێت پێشمەرگێکی سادە مقاومە بکە بەڵام کە لە بەرپرسەکەیەوە پاشە کشێکرا چۆن بەرپرسەکان وەرەی پێشمەرگە جوملەی وەرگم ئێمە من پێشمەرگەم کە بینیم مەسئولی لە بەرپرسەکە لیوایەکە نازام چیەکە کوڕەکە فلان ئەفکوڕی فلان کەسە مەسئول ڕای کرد میش ڕاکەم میش خۆم ڕاستە ئەوان بەرپرسەکان باشە هەر کەس ڕای کردو سزا بدرێ ئەوە دەجار من جوابیان پرسیارم یایتەوە بەرحاڵ ئەگەر سەیری شوێنی جوگرافی شنگار بکەین ئەبینین کە یعنی ئەمە جارێکی دووبارەیەکەمەوە لە بەرنامەکە مەسافەیەکی زۆر هەیە لەوەی کە هێزی پشتیوانی بگات هێزەکانی پێشمەرگە و 10,000 پێشمەرگە لە شنگار نەبوون بەڕاستی ئەڵێم نازانم باشە هێزی پشتیوانیگاتە ئەوێ ینی فترێکی زەمەنی پێچەوە بیرمان نەچێت ژمارەیەکی زۆر بەسەدان گوندی عەرەبی لەو ناوچان کە هەمویان هاوهەڵێز بوون لەگەڵ داعش وەچێکیان لەگەڵ چەتەکانی داعشڵ بردۆ جێزی پێشمەرگە خەڵکی شنگار یەزیدیە لەستا شنگار ناڵێم دەیەکانی دەرەوە خودی ناو شنگار لەستا هەشتای من ئەزانم چۆن قساکە ماوەسا ینی ئەو گوندە عەرەبیانی کە لەو چوار دەوران هەمویان هاوڵێز لەگەڵ قسەکە بازە و نازانێت چۆن ینی مەبەست ئەزانین چۆنە من ینی کە تۆ لە پرۆگرامێک دیالۆگەکەی من هەمیشە وا بووم زۆر لە ڕادە بەدەی احترامی بەرامبەرەکەم گرتو هەڵم داوە دیالۆگێک ئێمە خەڵک دانیشتووە ئەگەر نتوانین بەڵام تۆ بەناوی ئەوە ینی هەندێک جملە مەسەر احترامن بۆ تۆ ڕێزم بۆ تۆ لە جیاتی تۆ داوای لێبوردنەکەم یعنی پێ دوایە بەرامبەرەکە منطقی پێ نییە بۆیە بەو شێوەیە هەموو کەسێک ڕەنگە بەشێک منطقی لابێ لە منطق لای ئەو هەیە من پێ دەڵم ینی ئێمە پێم حقیقەت جارێککە بیڵێمەوە ئاوێنەیەکە کەوتوتە خوار و هەرێکەمان شکاو هەرێکەمان بەشێکمان پێ بەڵام ئەم جۆرە لە قسەکردن لە ئەعلام خراپە لە کەناڵێکی فەزایی خراپە ینی جمێندان و فرێدانی کۆمەڵک جملە خراپە گەرنا مامۆسا با 2 سعاتی تر قسە بکە وەڵا دانیشم گوێ لێگرم بەڵام ئێمە بێ بزانین کە ژمارەیەکی زۆر بەرچاو خەڵک سێرمانەکە احترامی و بینەران شنگال و زوما لە معاملەیەکی سیاسی تەسلیم نەکرا بە داعش نەخێر کاک مستەفا نەخێرەکەی تۆ چۆن نەخێرەکە لە ماوەی کەمتر لە 24 سعات هێزەکانی پێشمەرگە نزیکی ناوچەکانی شنگار بوونەوە زۆرێک بەشێکی زۆری و ناوچانیان کۆنتترۆل کردوەوە ئێستا اتفاقێکی سیاسی نەبوو دووبارە ئەو پرسیارە اتفاقی سیاسی ئەو وەڵامی ئەو پرسیارە بەرەوە ئەڵێ اتفاقێکی سیاسی بوو نەخشەیەکی پلانێک بوو تەختیتێکی سیاسی بوو بۆ ئەوەی ئەم شارانە تەسلیم کرا پارتی هەرگیز ئامادەنی لەسەر خوێنی هاوڵاتیانی ئەم نیشتیمانی اتفاقی سیاسی بکە نقطە سەری دێ وەڵام بۆ قسەیە بەد سەڕیحی بە وازحی پێیوتی هەموو مێژووی پارتی تەسلیمکردنی کورد بووە بە هەر چوار پارچەی کوردستانەوە هەموو مێژووی پارتی لە 60ەکانەوە لە سلەیمانی موعینیەوە تا خەلیل شەوباش لە 67 کە 52 تێکۆشەری حیزب ئەو زادەخەنەی لە چیواو پێکەنینە زین چۆنە کادرێکی پارتیم و مێژووی پارتی لە پارتێک تۆ زادەخەنەوە نا زین چۆن هەنێشی زین چۆن ئەم برادرانە و ئەم فۆرمە لە ڕۆژنامە نووس هیچیان بە ئێستا ئایندە نییە ئەمە مێژوویە مێژوو چۆن هەوڵدەن کلێن دروستکە لە ناو ڕیزەکانی گەلی کورد چۆن هەوڵدەن کورد یەکدەنگ نەبێت چۆن هەوڵدەن ڕووداوە مێژوویانە بکەن مەسەلەی شەڕی ناخۆ لە ساڵی 60ەکان مەسەلەی 64 و 68 و 66 و تا ئەمانە چۆن وێزگێکی مێژووی ئێمە ئێستا پێگاتوین هەمومان بەیەکەوە بۆ قسەکەی تۆ بەڵێ لە 67 هەتا هەفتا 52 ئەندامی حیزبی دیموکرات ئەندامی سەکەدایەتی تەسلیمی شای ئێران کراوە ئەمە مێژووی پارتیە
74 گەورەت 75 گەورەتی ئاژبەتاڵ لە مێژووی ئینساندا نەبووە بەڵام اتفاقیەکی گەورەی نێوان دەوڵەتان بوو یعنی بۆ ناتوانانی یەک دقه مقاومت ئەی بۆ لە 76 یەکێتی نیشتیمانی هاتەوە مەیدان و هیچ ئیتفاقی نەبوو خەڵک شەڕێکەوە بە تفەنگە ژەنگاوەکانی لە دەڤەری بارزان و بادینان لە دەڤەری بادینان تەقەیەک تێ نەکراوە جارێک کرد باوەڕ یەکەم شەهید لە ساڵی 76 لە کاتی ئەنفالی لە ئەنفالی 1 و 2 هەتا حوت هەمووی مقاومە کرا بەس ئەنفالی هەتا بادینان مەفرەزەی پێشمەرگە هەورامی شارەزای پارتی یەک دقەی نەکرد هەموو بەعسیەکانی ئاکری و دەوام خەڵک مێژوو دەخوێنێت مێژوو تێپەڕێنی بۆ ئێستا کوڕی پیاجی پێشمەرگەم لە 61ەوە پێشمەرگە ورد و درشتی جوڵانەوە زۆر باشە زۆر چاکە نەگەڕێنەوە بۆ مێژوو لە ئێستادا کاک مستەفا ئێوە لە بەردەمی سپلێت و دانیشتون و بۆ خۆت لاپتۆپەکە و لە باوەشایە لە خۆتەوە دنیایەک ئیتیهام و دنیایەک تۆمە دەبەخشیتەوە کادرێکی پارتی لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیان لە ڕۆژنامەیەکی پارتی دیموکراتی کوردستان خۆیان دەڵێ هەندێک کەس لە بەردەمی سپلێتە هەموو قسەیەکە قسەی گەوراکە لە فەیسبووکەکەی خۆیان دنیای قساکە بەڵام ئامادە نییە 10 دقە بچێتە بەرەکانی شەڕەوە یاری پێش هەموو شتێک ڕێزم بۆ قسێت ئێستا هێزەکە هێزی پێشمەرگەیە هێزی هاوپشتی بەڵام کەنجێ زەرورەتی کرد من ئامادەم وەک پێشمەرگە بچم بەرەکانیشە بەڵام ئێستا بەس هێزی پێشمەرگەیە شەڕەکە تا ئێستا شەڕەکە لە دەرەوەی مەورەی هێزی پێشمەرگە باشە کرد بە هێزی پێشمەرگە باشە من ئەڵێم هێزی پێشمەرگە بەس ئەوەی کە ڕووخاوە لە شنگار هێزی پێشمەرگە هێزی پارتیە هێزی پێشمەرگە نییە لا هێزی پێشمەرگەی پارتیە باشە ئەو پێت خۆشەوە هێزی پێشمەرگە بە هەمان پارتین لێ کەسی تریتیانە لە ناو شنگارە بارەگای یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبە کوردستانەکانی تریتیانە بەس بارەگای پارتی ئەوانیشتەوان بارنکەوە بەس ئەوان وەزام هەڵاتون لەگەڵ پێدەوە بزانم تەسیقیان کردووە لە ڕەبێ کۆمەڵە شەڕوشتیان کردبوو ئەوەی کەم بینیم بەس نازانم ئەو پێشمەرگانەی پارتی کە شەهید بوون ڕێزم هەیە بۆیان لە شنگار باوەڕ ناکەم کە شەهید بێت کە شەهید نەبووە ئەو ڕسمەی خاڵۆزا و پورزا ئامۆزای کە خەڵک لایە بەزێنێ و خەڵگە ڕاست سەردانی پرسەکانیان ئەمانە شەهید نین بەدیدی تۆ شەهیدن سەی ڕێزیان بۆ دەما شەکان تێکڵاو نەکەن بەڵام سەکەدایەتی سیاسی پارتی خیان شەڕ نەکراوە عزیزە شەڕ نەکراوە مناڵم شەڕ کرد شەهیدانە شەڕ نەکراوە چۆن شەهید بوون گوندەکانی دەوروبەر شەڕکراوە پێشتر شەهیدەوە خۆم چوزانم خۆ بەڵگەتی لەسەر شەڕی کرد باشە تۆ لا دوایە ئەمەی کە تۆیڵێ ئەم بۆ چوونانە ئەم ڕەئانە بریتینیە لەوەی کە تەفریقەیەک دروستەکە ورەیەگە ڕووخێنێ یعنی بۆ لا دوایە شەڕ نەکراوە یعنی ئەم ئەدی لە قاتعەت چێت تۆ لە کوێ دیوتە شەڕ نەکراوە یعنی خۆت حزورت هەبووە وتیان نابێ من تەلەڤیزیۆنەکەی پێدە دیارە کوڕە کەناڵەکان هەموو باسیەکەن پێدە چێڵێ لێدوانی ساڵح موسلیم ئەڵێ مەچەکمانە داعش کردەوە من ئەسڵن باسی مستەڵەق ناکەم ئەو بێژەرە دێتە ناو شنگار لە کاتی ڕاکنی پارتیە تەسوورەکە مەچەکمانە داعش کردەوە ئەو بوختانی پارتی بۆ یەکە بوختانی چی لێدوانی خۆیەتی کوڕەکەی خۆیان مین بنەماڵی بارزانی بین بارزانی یەک دنیا نەزمە و نجومەیە مەسەجانەوە کوڕەکەی لە شەڕە شەهید لە ژیانی بنەماڵی بارزانی شەهیدی یەک شەهیدی بنەماڵی بارزانی یەک شەهیدی بنەماڵی بارزانی لە شەڕە بنەماڵی بارزانی بە درێژایی مێژووی خۆیان خزمەتیان بە درێژایی مێژوو یەک شەهیدی پێشمەرگە پێ لە 920 خەباتەکەن یعنی ئەم جۆرە یەک شەهیدم پێ بڵێ بنەماڵی بارزانی لە شەڕە شەهید 5000 بارزانی بوونە قوربانی ئەمەش هەڵەیەکی ئیدریس بارزانی بوو کە یەکودوانی چی پێ بڵێم عزیزەکەم تۆ ئێوە فێر بوون بەس لەسەر قسە بکەن پارتی خەرە نیشانە بنەماڵی بارزانی نیشانە لە کاتێکە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە هەڵبژاردنەکانە کە ئێوە تووشی شۆک بوون زیاد لە پارتی یەکێتی دەنگی هێنا بەڵێ خەڵکی کوردستان زۆر باش سەرکردەکەی خۆیان ناسی بەم جۆرە لە قسەکرد من کاتی خۆی وەڵام داوتم ئەو کەسانی کە دەنگی مەسعود بارزانی داوە سیویش ئابیان قبول بووە ئێستاش وەڵام دووبارە چی ڕوویدا لە شنگال و زومار خیانەتێکی گەورە بوو دەرباع بە خەڵک چی ڕوویدا لە شنگال و زومار شکستێکی جوزئی بوو جەنگ ئەنجام گرنگە هێزەکانی پێش زۆر چاکە ئەگەر ئەو شکستە بەسەر باشە زۆر چاکە زۆر باشە زۆر سپاس زۆر سپاسانەکەین تەوەرە گەرمەکان بەردەوامن کاکردنەوەی مەلەفێکی تر بەخواتان دەسپێرین